مەزەندە دەکرێت تەقانەوەی بۆری گواستنەوەی نەوتی هەرێم لە سنووری تورکیا بۆ هەر ڕۆژێک بڕی 10 ملیۆن دۆلار زیانبەر ئابووری هەرێم بگەێنێت، بەڵام بەوتەی شارەزانی بواری نەوت و ئابووری هیچ کاریگەریەکی نابێت لەسەر دواکەوتن و پێنەدانی موچە، چونکە تێچووی چاکردنەوەی بۆریەکان لە ئاستۆی کۆمپانیای بۆتاژی تورکیا. ینی هەر ڕۆژێکی هەناردەنەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ هۆی وەستانی بۆری نەوتەوە زیانێکی خراپ لە ئابووری اقتصادی هەرێمی کوردستان بە تایبەتی موچەی فەرمانبەرانەدا چۆن لەبەرەوەی لە هەرێمی کوردستان لە سەدا 84 کۆی داهاتی هەرێمی کوردستان لە نەوتەوەیە، لە سەدا 84 کۆی ئەو داهاتەی کە یەت بە تایبەتی بۆ موچەخۆران تەرخانەکرێت لە نەوتەوەیە. هەر وەستانێکی هەناردەی نەوت ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەم داهاتەکان، واتە بۆ نمونە ئەگەر ڕۆژانە هەرێمی کوردستان 500,000 بەرمیل نەوتیش بنێرێت، ڕۆژانە زیانی چەند زیاتر لە 10 ملیۆن دۆلار لە هەرێمی کوردستانەدا. ئەمە چیەکە؟ ڕاستەوخۆ تەسیراتی خراپ، واتە ئەم هەرێمی کوردستان ئەم پارەی دەست ناکەوێت، ئەمە تەسیراتی خراپ لەسەر خەزانەی دەوڵەت دروستەکە. ئەرکی پاراستنی بۆریەنەوتەکانی هەرێم لە ئاخاکی هەرێمدا لە ئەستۆی حکومەتی هەرێمە و لە ئاخاکی تورکیاشدا لە ئەستۆی کۆمپانیای بۆتاژی تورکیا. ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت هیوادارن کێشەی نەوت تێکەڵی ململانەی سیاسی نەکرێت و زیان بەر ئابووری هەرێم بگەێنن، چونکە لە 150 موچەی فەرمانبەرانی هەرێم لەسەر نەوتە، بەڵام ئەوە نابێتە پاساو بۆ دابەژنەکردنی موچە، چونکە داهاتی ناوخۆ و باج و ڕسوماتیش بڕەکەی کەم نییە. بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستان بۆ ڕێک بوو بە پارەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرا، دواتر فرۆشرایەوە بە کۆمپانیای ڕۆزنەفت و بە کۆمپانیای کار کە ئەوە خۆی لە خۆیان خەلەلێکی گەورەیە. دوو ئەم بۆ ڕێنەوتە ئەگەر بێت و پەکیشی بکەوێت لە مەقتەعێکا لە شوێنێکا بۆ چەند ڕۆژێک، یعنی ئەکرێ زوو چاک بکرێتەوە، ئەکرێت لە دووسێ ڕۆژ تێنەپەڕێ بۆی زەرەرەکەی کەمترین بێ. سێ ئەرکی پاراستنی ئەم بۆ ڕێنەوتە لەسەر کۆمپانیای بۆتاشی تورکیا لە خاکی تورکیا و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستان، لەبەرەوە ئەبێ محکەمتر مامەڵ لەگەڵ ئەمنیەتی ئەو بۆ ڕێ بکرێت. نەخێر ئەمە بە هیچ شێوەیەک نابێتە بیان و بۆ دواخستنی موچەخۆرانی هەرێمی کوردستان، چونکە داهاتەکە بەردەوامە و پارەی پێشتریش هەبووە ڕۆژانی ڕابردوو و داهاتی ناخۆش هەیە، لەبەرەوە نەخێر هیچ بیانێک نییە بۆ دواخستنی موچە. ئەوە جاری دووەمە بۆری نەوتی کوردستان بتەقێندرێتەوە و پێشتریش لە ساڵی 2018 تەقێنرایەوە. ڕەنگە تەقانەوەی بۆریەنەوتەکان پاساو بداتە دەست حکومەت بۆ دابەژنەکردنی موچە، هەرچەندە بە فەرمی حکومەت ڕای نەگەیاندووە کە ڕاگررتنی هەر ڕۆژێکی هەناردەکردنی نەوت چەندە زیانی دەبێت، بەڵام بە بڕوای شارەزایان هەرچەندێک بێت ناگاتە ئەوەی حکومەت پاساوی هەبێت بۆ دابەژنەکردنی موچەی فەرمانبەران. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.